ئایزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤا بە دیدارتان شا دەبین. تەوەری ئەم جارەی بەرنامەی ڕاڤا پێکۆژیانی پێکاتە جیاوازەکان لە کوردستان و ڕووداوی تونند و تیژی و تیرۆر لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە سەقامگیریمانەوەی هەرێمی کوردستان تەوەری بەرنامەی ڕاڤەیە و ڕاڤەی ئەەکەین بە میوانداری بەڕێز و خۆشەویست کاک ڕێبین ڕەحیم کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان. کاک ڕێبین بخێر. زۆر سپاس. کاک ڕێبین، ڕووداوی تونند و تیژی و تیرۆر ڕەنگە بوو بێت بە سیمای هەرە خەسڵەت و دیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت لە دەوڵەتگەلی وەکو عێراق و سووریا و ئێران و لوبنان و لیبیا و یەمەن و کۆمەڵ دەوڵەتێکی تر کە ڕەنگە ئەگەر گومان و بیانژمێرین زۆر بن تا ئەفغانستان و پاکستان و زۆر دەوڵەتی تریش کە بەشێک لە وڵاتانی ناوچەیە بە تەواوی گیرۆ دەبوون بە پرسی تیرۆرەوە بە پرسی تونند و تیژیەوە بەو قەتڵ و ئام و ڕەشە کوژە گەورەی کە سونە بەرامبەر شیعایی کە شیع بەرامبەر بە سونایی کە یعنی هەستەکەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دۆخێکی زۆر ناسەقامگیر و زۆر نائارام و شڵەژانێکی زۆر گەورە هەیە. یعنی ئەگەر بەراورد بکەین ئەو دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە کە زۆر جار ڕەنگە خەڵکانێک و بەڕێزیشتان ڕەخنەتان هەبوو بێت یا کۆمەڵێک بەرچاو ڕۆشنیتان هەبوو بێ بۆی کە چۆن باشتر بکرێت، بەڵام ئەگەر بەراوردی بکەین لە دیۆ بەراوردەکەیەوە هەستەکەی هەرێمی کوردستان ڕەنگە چەند پێنگافێکی گەورە لە پێش دەوڵەتێکی وەکو عێراقەوە بێت، لە پێش دەوڵەتێکی وەکو سووریاوە بێت، وەکو ئێرانەوە بێت کە بەڕاستی ئەم دەوڵەتانە تووشی چەرمەسەری زۆر گەورە بوون. نازانم خوێندنەوەی کاک ڕێبین ڕەحیم بۆ پرسی پێکەوەژیان لە هەرێمی کوردستان و پرسی بەتایبەت لە ڕوعینیەکەیەوە قوبڵکردنی سونە و شیعە بۆ ئەوەی بۆ یەکتری و هەردووکیان بۆ مەسیحیەکان بۆ کاکەیەکان بۆ یەزیدیەکان بۆ ئەوانی تری جیاواز خوێندنەوەی کاک ڕێبین چییە؟ زۆر سپاس. سڵاو بۆ ئێوە، سڵاو بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. دەزانی کاک سەربەجارێ ئینسان کە دەیەوێت قسە لەسەر حاڵەتێکی ئاینی بکە دەبێ خودی ئاین وەکو خۆی تقریبا هەندێک وەک بڵێ ئاشنایەتێکی لەگەڵی هەبێ. جارێ سەربوردەی مێژووی مرۆڤایەتی بەدەر نییە لە ینی لە دروستبوونی تاریخی مرۆڤەوە لەسەر زەوی هاو بەکڵی هاوملی هاو ڕەوتی ئاینە، یعنی ئاین یەک لە فاکتە سەرەکیەکانی ژیانی مرۆڤ وە لە سەرەتای دروستبوونیەوە بە هەموو ئاینە ئاسمانی و زەمینەکانەوە بۆ دروستکردنی حاڵەتێکی ئاسوودەیی ڕۆحی کە تقریبا تاکێکی سەقامگیر و ئیستیقرار دروست دەکات. ئەمە بۆ هەموو مرۆڤایەتی تقریبا ئەم حاڵەتە ڕاستە و هەندێک جارم ئاینانە ئاسمانی بوون و هەندێک جاری زەمینی بوون و دەکرێت هەندێک جار فکریش تقریبا جۆرێک نزیک دەبێتەوە لە ڕەوتە ئاینەکە کەواتە مرۆڤ بە سروش مرۆڤێکە کە پێویستی بە حاڵەتێکی ئاسوودەی ڕۆحی هەیە. تقریبا ئەو حاڵەتە ئاسوودەی ڕۆحیش لە ئایندا دەبینێتەوە بە هەموو ئاینەکانەوە. تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو ململانیە ئاینی و وەکەڵێ تیرۆر و پشت و بڕی کە مێژوویەکی دوور و درێژی هەیە لەم ناوچەیە، بەڕاستی ئەگەر سەیری هەموو ئەو نێراوانی خوددا بکەی بۆ سەر مرۆڤایەتی ئەکسەریەکیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان تقریبا ئێرە وەک بڵێ وەک منبع یا وەک شوێن و پێگەی نەبیین بۆ پێغەمبەران حساب دەکرێت، لانکەی ئاینەکانە. بەڵێ لانکەی ئاینەکانە. بۆیە تۆ دەبینی ئەمە وای کردووە هەندێک بەرکەوتنی ئاینیش لێرە زۆرتر بێ لە هەندێک شوێنی دیکە کە ڕەنگە هەندێک جار لێرە ئاینێک هاتبێ یا پەیامبەرێک یا نەبیەک هاتبێ ئەسڵەن پەیامەکەی نەگەشت بێ بە هەندێک کیشوەری دیکە. بۆیە بە تاکید لە مێژوویەکی دوور و درێژەوە لێرە بەرکەوتنی ئاینی هەبووە و دواتر هەتا هاتۆتە سەر بەرکەوتنی مەزهەبی ئەوانە. جا لە باسی تیرۆری ئاینی طبعا مەسلەی تیرۆر حاڵەتێکە مێژوویەکی دوور و درێژی هەیە وابەستە نییە بە تەنها ئاینێکەوە، لە ئاینەکانی دیکەش تیرۆر هەبووە و بەتایبەتی لە سەدەکانی ناوەڕاستەوەی کە پێ دەوترێ سەدەی تاریکستانی ئەوروپی پێش شۆڕشی فەڕەنسی ئەوانە کە تقریبا 500 تا 800 لە سەدەی تاریکیدا ژیاون کە قەشە و ئەوکە بڵێ پیاوانی ئاینی لەگەڵ خانەدانەکان بە ناوی ئاینەوە بەتایبەت دنیایان تووشی چەوسانەوە کردووە. بۆ ئێمەش بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەکسەریەت ئاینی لە دوای هاتنی دوهەمین پەیامبەری ئیسلام عەلەیهی سەلام تقریبا لەسەر ئاینی ئیسلامن
بەداخەوە هەر لە سەرەتای دروستبوونی بۆ گەشتنی ئەم پەیامەوە با بڵێن حاڵەتی مەذهبی دروستە بێ ململانەیەکی وەکەڵێ خراپ مرملانی بەریکردکەوتنێکی خراپ لە نێوان لە کۆتا خەلیفەی ڕاشدین کە ئیمامی عەلیە لەگەڵ مەعاویە کوڕی ئەبوو سوفیان لێوە کە تقریبا نزیکی 1400 ساڵ دەبێ بەریەکەوتنێکی خراپ لە نێوان دوو مەذهبی شیعە و سونی هەیە کە هەتا ئێستا کە قسە دەکەین هەمان بەریەکەوتن هەیە هەر بۆ زانیاری جەناب و بینەران لە هەموو تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران تەنها یەک مزگەوتی سونە بۆ ڕووقاندە بۆیە بە تاکید ڕۆژهەڵاتی ناوەڕاست شوێنی بەریەکەوتنی ئاینەکانە مەذهبەکانە بە تایبەتیش وەکوتم ئەم مێژووی 1400 ساڵە مێژوویەکی دوور و درێژی توولانی خوێناویە کە تقریبا ئێستا عێراق لەسەر ئێسک و پرووسکی ئەو شەڕە مەذهبیە لە 50 ساڵی ڕابردوودا خۆی بنیاد کردوێتەوە و تا ئێستا حاڵەتی تۆڵەکردنەوە و کوشتن و تۆڵەکردنەوەی 1400 ساڵ لە عێراق وجودی هەیە بۆی دەبینی سونە بە گەل و بە خاکیەوە وێران کرا ئەمە تقریبا تۆڵەیەکی دەسەڵاتی شیعەی عێراقە لە ڕۆتی سونی کە پێیان وایە ئەمانە میراتگەری 1400 ساڵ زوڵمی مەذهبی سونەن لە مەذهبی شیعی لە عێراقا بۆیە هەرێمی کوردستان دێمە سەر باسی هەرێمی کوردستان کە حاڵێکی جیاوازی هەرێمی کوردستان تەبعی کۆمەڵگاکەی وهایە کە تقریبا فلترێکە کۆمەڵگا بۆ بە فلترێک بۆ پاڵفتەکردنی هەموو ئەو فیکرەتوند و هەموو ئەو فیکرەتوند ڕەویانەی کە وەکەڵی لە کۆمەڵگا هەن بە سروشت کۆمەڵگەی کوردەواری ئەگەر بۆ مێژووکی دوور و درێژیش بگەڕێنەوە دەبینی لە تەنها گوندێکدا چەند معبەدێکە بوون مزگەوتێکە بووە معبەدێکی جوولەکەکان هەبووە معبەدێکی مەسیحیەکان هەبووە و ئاتەشگایەکی زەردەشتیەکان هەبووە و لەولاوە مەسەلەن ئاتەشگایەکی یەزیدیەکانی شەبووە بۆ پەرستش و هەمومانە ڕێزیەکیان گرتووە پێکەوە بوون و احترامیەکیان گرتووە احترامی ئاینێکیان گرتووە تەنانەت لە مەراسیمەکانە پیرۆزبایی و سەردان و ئەوانەیان هەبووە و داعمیان کردوون و هاوکاریەکیشان کردووە بۆیە من پێم وایە هۆکاری ئەمە چییە کە ئێمە وەکو کورد ئەم حاڵەتە نۆرماڵەمان هەیە یەکەوەی کە من قەناعەتم وایە ئێمە بکوونەتەوە لێوە تێگەشتوون کە ئێمە گرفتی ئاینمان نییە ئێمە گرفتێکی دیکەمانەیە کە پێوترێ کێشێنێتەوەایەتی بەتایبەت لە سەردەمی هاوشەرخە بەڵێ بۆیە لە دوای ویستمەوە بڵێم لە دوای قەزیێنێتەوە لە دوای قەزیێنێتەوە کورد ئەوەندەی لە دووی قەزیێنێتەوەکەی بووە ئەوەندە لە دووی قەزیەی مەذهبی شیعە و سونە نەبووە ئەوەندە لە دووی قەزیەی تۆڵەی عومەر و عوسمان و عەلی و حەسەن و حوسەین نەبووە ئەمە دیوە بینەکەی دیوێکی دیکەش سروشتی کۆمەڵگەی کوردەواری خۆشی کە چەند جەدەلێکی دوور و درێژ زەمنێکە هەیە لەسەرەوەی داخۆ کۆمەڵگەی کوردستانی ئاینی پیرۆزی ئیسلامیان بە شمشێر وەرگرتووە یا بەخۆست من ناچمەنا ئەو جەدەلە بەڵام ئەو کۆمەڵگایەکە کە خۆی مرونەتێکی عەجیب و نەرمی هەیە و حاڵەتێکی وەڵامدانەوەیەکی نەرمیشی هەبووە بۆ ئاین بۆیە لەلای کۆمەڵگای ئێمە ئەم حاڵەتە نۆرماڵە هەتا ئەو کاتەی کە ئیسلامی سیاسی وەکو پرۆژە هەناردەی هەرێمی کوردستان دەکرێت حاڵەتە دینەکە حاڵەتێکی نۆرماڵە هەموو ئەو توند و تیژانەشی کە لێرە و لەوێ دەبینین و دیومانە لە ساڵانی ڕابردووش بەداخەوە زۆرجار شەڕی چەکداری و ئەوانەشی لێکەوتوتەوە پرۆژەی ئیسلامی سیاسیە ئیسلامی سیاسی پرۆژەیەکە کە سەرچاوەکەی جەنابتان دەزانن لە میسرەوە بەسەردەسی دامەزرێنەری ئەمڕۆتە حەسەن بەنا دروست بووە و دواتر هەناردەی وڵاتانی دنیا کراوە و لەوێشەوە ئێمە پریشتمان بەرکەوتووە ئیسلامی سیاسیش تقریبا لە دوو ڕۆتاخوایان نبینەوە کە بریتە لە ڕۆتی میانڕەوی و ڕۆتی توندڕەوی ڕۆتە توندڕەوەکەی ئەوانن کە لەسەر ئاستی جیهان خەریکی کردداری کوشتن و بڕینن بەتایبەت لە دوای دروستبوونی چەند مفەکیرێکی وەکو سەید قوتب لە فی ظلال القورئان لە لێکە لەو کتێبە هەرە بەناوبانگەکانێتی کە بەکەڵێ تا ئێستاش گروپە جیهادیەکانی دنیا بەکاری دێنن وەکو سەرچاوە و لە کوردستانیش گروپە چەکداری ئیسلامیەکان هەر بەکاریان دەهێنا بەڵام بالنەتیجە دەبینی هەموو گروپە چەکدارانی کە لە کوردستان بە ناوی ئاینی ئیسلامەوە ئەویان دەبوو بەرەو لە ناوچوون چوون و ئەم ڕۆتەش کە لێرە و لەوێ دواتر لە ئەلقاعیدە لە دوای 2003 هێنایە عێراق دواتر گوازرایەوە هات هەتاوەکو دروستبوونی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعش
تقریبا هەمان ئەوانن کە متەئسیری ئەو فکرە جیهادیەن کە سەرچاوەکەی یا منبعەکەی لە ئیخوان مسلمین و لە تەوژمی دووهەمی ئیخوان لە باڵی دووهەمی ئیخوان کە لە سید قوتب بۆ دەست پێەکە هەن. کۆمەڵگەی کوردەواری کۆمەلگایەکە کە تا ئەم لەحظەش ئەکسەریەتی و زۆرینەی لەسەر فۆرمە نۆرماڵەکەیە، دین بە حاڵەتی پێکەوەژیان دەزانین، دین بە حاڵەتی لێک جیابوونەوە و لێک دابەشبوون نازانین. و من قەناعەتم وایە بۆی ئەم حاڵەتە بمێنێتەوە دەبێ هەموو فیگەرەکانی کۆمەلگا و هەموو فیگەرەکانی دەسەڵاتیش لە خزمەتی ئەمڕۆتەدا بن تا نەتوانرێ ئەو مەهامەی لە پشتی هەناردەکردنی ئیسلامی و ئیسلامی سیاسی و بیری توندڕەویەوەیە لە کۆمەلگای ئێمە هەدەفی خۆی بێت. دەستان خۆش بێ کاغێنین پم خۆشە بابەتی ئەم توندوتیژیە لەو سۆنگەوەیان لەو ڕەنگەش و تەماشا بکەین کە زۆر جار فەلسەفەی حکومڕانەکان کاریگەری هەیە لەوەی کە بۆ نمونە چۆن ئەم لانکەی ئاینیە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە شوێنی پێکەوەژیان لەو پەیامە ئاشتی خوازی کە ئاین هێناوێتی وەرگەڕاوە بۆ توندوتیژی و تیرۆریەکی ئێمە ڕوبەڕووی بووین نەتوانێت. بەڵام ئەگە سێرێکی 27 ساڵ لە حکومڕانی بکەی لە باشووری کوردستان بە گرێدانەوەی بۆی کە بۆ نمونە کۆمەڵگەی کوردستان لە زەردەشتیەکانەوە تا بەم ڕۆگات تەسامحێک پێکەوەژیانێک نەرمیەک بێکۆڵکردنێک هەیە. وەکۆی کە جەناب باست کرد لێرە کەنیسا هەبووە لە نزیکیشی پەرستگایەک هەبووە، ئاتاشگایەک هەبووە، مزگەوتێک هەبووە و ئیشکالیش نەبووە و تەنانەت بەشداری مناسبەکەت یەکتریشیان کردو. هاوسۆزێکی زۆر هەبوو لە نێوانیانە. بەڵام 27 ساڵی حکومڕانی لە باشووری کوردستان ئەگە تەماشا بکەی ینی بەردەوام فەلسەفەی حکومڕان ئەوە بووە کە هەوڵبات کە ئەم لایەنە جیاوازانە کۆ بکاتەوانی و بێکۆ بیان سازێنێ نەبێت لایەنگیری لایەنی نەکات دژی لایەنێکی تر. ینی بۆ نمونە حکومڕان لە کوردستان ناسنامەی ئاینێکی نییە، ناسنامی مەسەبێکی نییە. بەڵام ئەگەر ئێمە تەماشا بکەین تەنها لە عێراقا یعنی ئەگەر لە سەردەمی ڕژێمی پێشوو سەیری بکەین ئەبینین کە ناسنامەکەی زیاتر ناسنامەیەکی سونی بووە و دژی کورد و شیعە و هەر پێکاتێکی تر بووە. و لە دوای پرۆسی ئازادی لە عێراقەوە ناسنامی حکومڕان لە عێراق ناسنامەیەکی شیعیە و ئەبینین چ قەتڵ و عامێک بەرامبەر بە سوناکە و چ قەتڵ و عامێک بەرامبەر بە کوردەکە بە هەر جیاوازێکەکە کە جیاوازە لەوی شیعە. ینی ئەم فەلسەفەی حکومڕانیە لە باشووری کوردستان چۆن هەڵەسەنگێنی لە ماوەی 27 ساڵی ڕابردوو کە بە باوەڕی من ینی ئەم 27 ساڵە زەمانێکی باش ینی گونجاوە ئەکرێ بڵین کاتێکی معقولە بۆی کە ئێمە خوێندنەوەیکی بۆ بکەین هەڵسەنگاندنێکی بۆ بکەین و لێ ڕابمێنین و ئەگەر لایەنێکی گەشتی هەیە بیبینین و ئەگەر خەوشێکەم و کوڕێکشی هەیە دووبارە هەر باسی بکەین و ئاماژەی پێ بکەین. جەبۆیە کۆمەڵگەی کوردی بەو نەمەتەی کە من باسم کرد و بەو سیاسەتەش کە دەسەڵاتداران و حکومڕانانی هەرێمی کوردستان هەیەیان بۆ پێکەوەژیان و پێکەوە هەڵکردنی هەموم جیاوازیانی کە لە نێو کۆمەڵگەی ئێمە هەیە طبعاً حاڵەتێکی نۆرماڵی دروست کردووە کە تقریبا بووە بە جێگەی سەرنج بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی لەوەی کە ئێمە لێرە ئیشکالێکمان لەگەڵ کێشە ئاینەکان و مەزهەبیەکان نییە. جنابە دەزانی مەسەلەن عێراق بە مێژووی دروستبوونی بە تایبەت 100 ساڵی تەمەنی عێراق وەکو بەناو وەکو دەوڵەتی عێراقی تقریبا 80 ساڵ و ئەوەندەی حکومڕانی سونە بووە کە لە مەلیکی یەکەمەوە دەست پێ دەکات تا کۆتایەکە بە دیکتاتۆر کۆتایی دێت دەبینی ینی تەمسیلی دەسەڵاتی سونی دەکات لە ناوچەکە مەسەلەن ئاڵای عێراق دێنێ مەسەلەن وشەی ئەڵڵاهو ئەکبەری بۆ زیاد دەکات تقریبا وەکو سەرڕمی بەرەنگاربوونەوەی تەوژمی مەزهەبی شیعە لە مەنتیقە و 8 ساڵی جەنگی ڕاستەوخۆی ئێران عێراق تقریبا چوو بۆ حاڵەتی جەنگی مەزهەبی لە نێوان شیعە و سونەوە هەموو دووەلی سونە پشتگیر و سەپۆرتی ڕژێمی عێراقی بوون بۆ مەسەلەی جەنگی دیژی کۆماری ئیسلامی ئێران. بۆیە تا کەوتنی ڕژێم و لە کەوتنی ڕژێمەوە کە شیعە لە عێراق باڵادەستن هەتا ئێستا وەکوتم ئەوەی کە 80 ساڵی سونە کردی بە شیعە تقریبا شیعە لە 15 ساڵە بە سونیان کردەوە بەوەی کە ئێستا لە عێراق سونە لە خەریکە لە معادلەی سیاسیە بێتە لا محەلە لەها فی العێراق و لە بابەتی ژیانی و ژیاریشە سونە منتیقەی سونە بوو بەو شوێنەی کە داعشی بۆ ئاڕاستە کرا میلەتەکەی ئاوارە کرا بەڵێ میلەتەکەی ئاوارە کرا هەندێکی لە باشوورین لێرە لە کوردستانن هەندێکی لە سوورن هەندێکی لە ئوردونن هەندێکی لە تورکیا و لوبنانن
و خاکەکەشی وێران بوو و شارەکانیشی ژێرخانی ئابووری و ژیاری و ژیانیان وێران بوو بە چەندەیەکی دیکە اینجا ببنەوە بە مەملەکەتێکە مرۆڤ تێدا بژی بە نۆرماڵی و ئەوەشی تقریبا بەرامبەر بە کورتکرا بەشێکی هەندیکەی بۆی کە عێراق وەکڵێ دەسەڵاتدارانی عێراق جگە لەوەی کە وەکو کورد لەگەڵ ئێمە ناتەبان جۆرێک ئەوان ئەو ئیشکالەشیان لەگەڵ ئێمە هەیە کە تقریبا ئەکسەرەتی کورد سونە مەذهبیشن ئەگەر ئێمەوە بیرش نەکەینەوە بەڵێ بەڵێ ناکە ئێمە ئەومان نییە ئەمە هیچ لەگەڵ عێراق و لەگەڵ هەر چواردەوڕۆڵ دیکتاتۆرەکە هیچی دیکەمان نییە جگە لە مەسلەی کێشێنێتەوەی و بەتایبەت لە هەرێمی کوردستان بە درێژایی مێژووی خەباتی ئەم بەشە و لەو کاتەشەوە کە حکومڕانی لە دوای ڕاپەڕینەکە ئێمە هەرگیز کێشەی ئاین و مەذهبمان لەگەڵ هیچ دەسەڵاتداگە قرار بووە بۆی دەبوو مەسەلەن سەدام کە خۆی بە موەسیلی تەوژمی سونەی منتیقە دەزانی لەگەڵ ئێمە کۆک وایە کە 182,000 مرۆڤ ئێمەی زیندە بە چاڵ و ئەنفال کرد کیمابارانی کردین تدمیری کردین بۆیە ئیشکالی گەورەی مەسلەی پێکەوە ژیانی ئاینی لە منتیقە بەگشتی ئیشکالێکە کە ڕێکی وەکڵی ڕێکێکی دوور و درێژی هەیە بەڵام خۆشبەختانە کۆمەڵگەی کوردستانی لەسەر ئاستی هەر چوار پارچەکەش دەتوانم بڵێم هەر چوار پارچێ داگیر کراوە بزات لە باشووری کوردستان ئێمە ئیشکالی ئاین و مەذهبانیە بەڵام بەجددی لێشت ناشارمەوە کە ئیسلامی سیاسی لە دوودەی ڕابردوو هەوڵی ئەویان داوە ئەم تەوژمەتون ڕەوێ بگوازنەوە بۆ ناو ئەم کۆمەڵگای ئێمە و بەتایبەت ئێستا ڕۆتێکیش کە تقریبا خۆی زۆر لە سیاست نایە کە بەس بە قەنەعەتی من ڕۆتێکە دەبێ وەکو خەتەرێک چاوی لێ بکرێ ئەویش ئەو ڕۆتە سەلەفیە کە تقریبا هەمدیس مەدخەلیەکان لە سعودی ئاراستەیەکەن و وەکڵی هەناردی وڵاتانی دیکەی دەکەن و ئێستا لەسەر ئاستی کوردستان ڕۆتێکی بەرفراوانن ڕاستی ئێستا وا خۆیان نیشان دەدەن کە وەکڵێ تەداخلی شؤونی سیاسی ناکەن بەڵام بالنەتیجە ڕەنگە خەتەرێکی گەورە بن بۆیە ئەرک و ئیشی یەکێتی زانانی ینی ئیسلامیە کە چەند ڕۆژی ڕابردوو کۆنگرەی خۆیان کۆنگرەی شەشەمیان بەست و لێرەوە پیرۆزباییان لێ یەکەم و ئیشی هەموو ناوەندە ئاینی و وەکڵێ ڕۆشنبیرەکانی ئێمەشە کە بەرامبەر بەو تەوژمەی کە ئێوێ ڕەوتە دینیەکە و ڕەوتە پێکەوە ژیانەکەی ئێمە خوا نەخواستێک بدا بوەستنەوە و تێکڕە هەمومان بتوانین ئەو نەمەتا و ئەو فۆرمە نۆرماڵی کە کۆمەڵگەی کوردەواری بۆ ئاینی هەبووە ئیدامی پێ بدەین دەستخۆش بەس کاک ڕێبین لەسەبار بۆی کە بۆ نمونە حکوومەت عێراقی حکوومەتەکانی منتیقەی زۆر محاولەیان کردووە کە هەمیشە ناسنامێکی ئاینیان هەبووە یعنی لە پرسیەوەی کە ئەمەژت بۆ کرد کە ئیسلامی سیاسی لە کوردستان لەو دوودەیە هەوڵێکی هەبووە کە هەوڵ بعد لە کوردستان کێشەی ئاین دروستکاوە گرژی و تیرۆر بۆ توندوتیژی بە خۆڵکانێ بەڵام ینی هەمیشە حکومڕان لە کوردستان بە حکومەوەی کە ناسنامێکی مەدەنی هەبووە تا ڕادێکی زۆر ئەلمانی بووە و هەوڵیاوە بە یەک مەسافە لەگەڵ هەموو ئاینەکان بوەستێ و جیاوازی ئاینی تۆخ نەکاتەوە ینی ئەمە هەستەکەم دایمە حاولی کردووە دەسەڵاتی سیاسی کە ڕەنگە زیاتر بڵێنێکی و پارتیش لە بەرەوەی کە ئەوان زۆرینەی حکومڕان بوون ئەنی ڕێگریکی باشیان کردو لەوەی کە بهێڵن ئیسلامی سیاسی بێوێ بۆ منە و توتوندیژێ بخڵقێنێ بۆ منە ئەنسار ئیسلام سەری هەڵا نەیتوانین تەمەنێکی زۆر بمێنێتەوە مقاومەیەکی هەبێ و ئەوەشی کە بە پلەی باڵا ڕوبەڕووی بۆ لە دوای خەڵک حکومڕانەکان بوون کە حکومڕان نەهێژ لێرە ئیسلامی سیاسی یان ئەو توند و تیژە ئیمکادانی کاگڕێبن تەسەورەکەم هەرێمی کوردستان ئەگەر وەکو هەرێمێک کە ڕێگری و ئاستەنگی زۆری لە بەردەما بووە و زۆر جار ئەو تموحاتانەی کە هەبووە نەیتوانیوە لە ئاسی پێویست بیپێکێت بەڵام لە پرسی بابەتی ڕێگرتن لە تیرۆر و توند و تیژی لەو باوەڕێم کە باشووری کوردستان ینی بازێکی زۆر گەورەیاوە و توانیوێتی شتێکی زۆر میسالی لە ڕۆژهەڵات پێشکەشکە ئێمە دراوسێ جمهوری ئیسلامی ئێرانین و بە ڕووبەرێکی فراوانیش ساو سنووری ئەبینین کە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران لە ناوەڕاستی شەقامەکان لەسەر فولکەکان لە گۆڕەپانەکان لە شوێنە گشتەکان خەڵک لەسەر سونە و شیعە ئیعدامەکە و لە عێراقێکا ژین ئەوەی کە بەڕێز ئاماژە پێکرد کە سونە ئێستا خەریکاکردن دەوێ معادلەی سیاسی دەرەوەی بەشداریکردن لە کۆمەڵگای عێراقیە باردۆخی سووریا بینین باردۆخی لوبنانە بینین باردۆخی یەمەنە بینین کە لە لوبنان و یەمەن دوو وڵات کە دووبارە جەنگی سونە و شیعە وێرانی کردووە یعنی
هەز ناکەیت کە باشووری کوردستان لەم خاڵەیە لەم پۆینتەیە زۆر بەهێزە و زۆر درێ و شاوەیە ئەو سەقامگیر و ئاسایش و ئارامی کە هەیە و ئەو سەپۆرتەی کە داوای دایم حکوومەتەریم کوردستان بۆ کۆمەڵگەی مەدەنی بۆ کرانەوە بۆ ئەوەی کە هێز و لایەنە جیاوازەکان پێکەوە بژین پێکاتە جیاوازەکان ئاینە جیاوازەکان دینە جیاوازەکان ناوچە جیاوازەکان ینی ئەمە خاڵێکی زۆر گەژنیە لەوەی کە بخۆی لە بنەڕەتی شۆ بێ حقوقڕانەوە بێت. دەزانی کاک سەربەست من قەنەعەتم وایە بەشی هەرە گەورەی ئەوەکەڵێ فەزڵی ئەمە بە تاکید بۆ ئەو دیوە سیاسیە گەڕێتەوە کە تقریبا وەکوتێت ئەو هێز ئەڵمانیانەی کە بڕوایان بە پلۆرالیزمی ئاینی هەیە بڕوایان بە فری ئاینی و فری جیاوازی قبولکردنی جیاوازی ئاین و مەزەبی وانە هەیە ڕۆڵی گەورەی هەبووە و بەشی هەرە گەورەی ئەو ئاسایش و ئەمنێتەشی لێرە هەیە بەرهەمی و ئستینتاجی ئەو ئەقلێتەیە کە حکومەتی هەرێمی کوردستان هەمیشە تاکیدی لەسەر کردوێتەوە کاری بۆ کردووە بۆ بابەتی پێکەوە ژیان و هەڵکردن و ڕەتکردنەوەی هەموو توندوتیژیەکی ئاینی و هەموو توندوتیژیەکی مەزهبی و هەموو بەریەکەوتنی مەزهب و ئاینەکانیش. بۆیە بەتاکید لە هەموو دنیا مەسەلەن حکوومەت و یاسا ڕۆڵی گەورەیان هەیە. ئەو پرۆژەی دەستورەی کە نووسرا لە هەرێمی کوردستان جدوایەکی گەورە دروست بوو کە داخۆ وەکو دەستوری عراقی ئێمە شتێک بنووسین کە ڕێک فۆتۆکۆپی دەستوری عراقی بێ بنووسین دەبێ یاساکان لە سەدا ئەوەندەی 90 ئەوەندەی لە مۆکەڵێ سوود لە سەرچاوی شریعەتی ئاینی ئیسلام وەرگرنیانە لە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان ئەوانە بوو ئەوەی کە ڕەشنووسەکەیە تقریبا سوود وەرگرتن لە هەموو ئەو شتانەی لە ئاین و مەزهب و فیکرە باشەکان هەیە بۆ مەسەلەی حکومڕانیکردن کە من پێم وایە ئەقڵێکی سەلیمە کە دەیەوێت ئەمە تەسریع بکەوە بشی خاتە ناو پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانەوە. بە قەنەعەتی من جگەلەوە ینی خۆ من بۆ جنابتم باس کرد کە مێژوی دوور و درێژی بەریەکەوتنی مەزهبی شیعە و سوننە کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئیمامی عەلی و ئیمامی معاویە هەتا ئێستا بەریەکەوتنە و درێژی هەیە. مەسەلەن ئەو خەونەی کە کۆماری ئیسلامی ئێران هەیەی لە مەسەلەی هیلالی شیعی لە مەنتیقە مەسەلەن جنابت دەزانی ترەوە خۆ عێراق ئێران خاوەنێتی و سووریا جنابت دەزانی قورسایی ئێرانە لە 2011 نێشتوە ڕژێمی بەشار بکەوێەوە حیزبوڵای لوبنانی و حوسیەکان لە یەمەن هەتا ئەو هیلالە دەباتەوە بۆ پاکستان ئێران سەپۆرتی ئەم بزوتنەوە مەزهبیە تەشەیوعیانە دەکا و خەونی گەڕانەوەی ئەمارەتێکی گەورەی یا خەلافەتێکی گەورەی دینی هەیە کە مەزهبی شیعەتیە باڵا دەست بێکە ئەو پێی وایە 1400 ئەوەندە ساڵە غەترێکی گەورە کراوە لەوەی کە ئەم ڕەوتە مەزهبیەی ئەوان کە وەکەڵێ ڕۆتی مەزهبی شیعیە زوڵمێکی گەورەی لێکراوە دەبوو مەسەلەن ئیمامی عەلی لە دوای وفاتی پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەلام خەلیفەی موسڵمانان بێ نەک ئیمامی ئەبوو بەکر بە غەدرێکی گەورەی دەزانن کە ئیمامی عەلی مەسەلەن چوارهەم خولەفای ڕاشیدینەوە لە مەسەلەی تیرۆری ئیمامی حوسێن و ئیمامی حەسەن ئەوەی کە بەداخەوە لە کوفە لە عێراق ڕوویدا لەوێەوە ئەم چیرۆکی خوێن و کوشتن و بڕینە هەتا ئێستا درێژەی هەیە و ئێران وەکە و دەوڵەتێکی مەزهبی و مەزهبگەرا سەپۆرتی هەموو ئەو گروپە مەزهبی و ئاینانە دەکا هەتا گروپی تیرۆری ئیسلامی سونیش سەپۆرت دەکا بۆ دروستکردنی ئاشوب بۆ جێبەجێکردنی ئەجێندای خۆی. لە راپۆرتێک خوێندمەوە لە ساڵی 2003 هەتا 2006 1124 گروپی توندڕەوی بە مەزهبی شیعە و سوننەوە لە عێراقدا هەبوون ئیتر هەرێکی و بەناوێک ئەکسەرەتی ناوەکانیش یەکێک بوونیا لە نەوەتون و ناوە پیرۆزەکەی پەروەردگار یا لە ناوەکانی هاوڵانی پێغەمبەری ئیسلام یا مەسەلەن تابعین و ئەوانە. من قەنەعەتم وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئاقلانە دەستی بۆ مەلەفی کپکردن یا کاڵکردنەوە یا کوشتنی ئەو ڕۆحیەتی مەزهبگەرایی و توندڕەویە دینی هەیە کە بقرا ینی ئێستش دەویسترێت لە هەرێمی کوردستان ئاراستە بکرێت ئێستش دەویسترێت زیندوو بکرێتەوە و ئێستش سەپۆرتی ئەو گروپانە دەکرێت بۆی کە کێشەی مەزهبی و کێشەی ئاینی بۆ ئێمە دروستکردن. ئەو ڕۆتەی کە من بۆ جەنابتم باس کرد مەسەلەی ڕۆتی سەلەفێت کە مەدخەلەکان لە سعودیەوە دەوڵەتی سعودیش تا ڕادەیەک لەسەر ئاتی جیهان سەپۆرتی ڕۆتی سەلەفێتی جیهانی دەکا کە بە مەدخەلی دەناسرێن ئەم ڕەوتە
لە هەموو ئەو شوێنانەی کە تقریبان با بڵێن توانە و دەسەڵاتەکان بە جۆرێک بووە کە بتوانن قەڵەمڕەوی دەسەڵات ئاڕاستە بکەون بوون بە دەوڵەتێک کە هیچی تریان لە دەرەوە خۆیان قبول نیە هەر ئەوەی کە لە سعودیە هەیە لە تارانەیەوەش لە سعودیە هەیە مثلەن ئەم وەکەڵێ دوو قوتبەی کە لە مەنتیقەن و ئێمە لە نێوان ئەم دوو قوتبەداین وەکەڵێ ئەقڵەتێکی ژیرانەیە و حەکیمانەیە و لێزانانەیە بۆ هێشتنەوەی دۆخی خۆمان ڕاستە مثلەن لێرە و لەوێ کردەی تیرۆری هەبووەوەی کە چەند ڕۆژی ڕابردوو لە بەداخەوە لە پارێزگای هەولێر چەند کەسێک دیارە وەکەڵ هەڵخڵەتێنراون هەر لە ژێرناوی ئەم مەسلەی دین و تیرۆر و ئەوانە تا دەگاتەوەی کە گروپی چەکدار و حیزبی چەکدار لە وڵاتە هەبوون بەداخەوە بەناوی ئیسلامی سیاسیەوە سەروەتێکی مرۆی گەورەیان لێ کوشتین و تاقەیەکی گەورەی فکریشان لێ بردین بەس بەرحاڵ حاڵەتەکەی بە هەرێمی کوردستان و ڕۆتی کۆمەڵگەی ئێمە چۆتە سەر سکەیەک نابێ لێ بگەڕین بەرەولادانی برن و نابێ لێ بگەڕین ئەوەی کە ئەوان دایانەوێ و ئەجێندای ئەوان هەیەە لە پشتی ئەمەوە تۆخی بکەنەوە بۆی کە ئێمە ئەوەی کە پیشانازی پێوە دەکەین لە دنیا مەسلەی ئەمنیەت و ئاسایشی خۆمان و پێکەوە ژیانی ئاینیە کە نمونەیە کە تقریبا لە لای یەکێتی ئەوروپاش و لە لای وڵاتانی جلێزی جیهان کە تقریبا حکمی جیهان دەکەن و کۆمریکاوانە جێگەی سەرنجە کە ئێمە ئیشکالمان لە نێوانی شیع و سونەنی ئێمە ئیشکالمان لە نێوانی یەزیدی و کاکەی و موسڵمان و شەبەک و هەر یەکێک لەو مەزهەب و دینانی دیکەنیەوە هەمومان پێکەوە خەمی کوردستان و پاراستنی ئەمنیەت و ئاسایشمان ئێمە کاتێکان فالی خوشکانی یەزیدی ئێمە دەکرێت مەسەلەن هەمومان لە جەرگەوە قاژوی جەرگمان دێ کەس بیری لەوە نییە داخەوە یەزیدیانەوە و ئازارێکی گەورەیە و ئەوە خەفەتێکی گەورەیە و سەرۆک بارزانی فەرمووی کچانی ئێزیدی بوون بە نیشانەی شەرەف و سەربڵندی ئەم میلەتی ئێمە بۆیە ئێمە لە ئەسڵا کێشەمان لە کێشەی ئاینە و نە کێشەمان کێشەی مەزهەبە مەسلەی تیرۆری و مەسلەی ئەو ڕەوتەتوندە فکرانش دەبێ هەمیشە بەرنامە هەبێ بۆ کاڵکردنەوەیان جگە لەوەی کە حکومە سەپۆر دەکا هەموو ناوەندانی کە قەرارە ڕۆڵیان هەبێ لە مزگەوت کە بەڕاستی لە کۆمەلگایەمە مزگەوت و مامۆستای ئاینی قورسایەکی گەورەی هەیە کە دەبێمانە لە ژێر تعلیمات و وەکەڵێ بەردەوام چاودێریکردنا بن بۆی خدا نەخواستە لە شوێنێک مامۆستایەکی ئاینی کە بەڕاستی مامۆستایانی ئاینی ئەمە جێگەی شانازین و جێگەی فەقرن جناب بدەزانی لە مەسلەی شەڕی دیژداعش مامۆستایانی ئاینی ئێمە چی ڕۆڵێکیان بینی وتار و منبەرەکانی خۆیان گواستەوە بۆ بەرەکانی بەرگریکردن لە هەرێمی کوردستان بۆیە بەتاکید ئێمە لە قۆناغی ئەوەشین تقریبا ئەمەش تێدەپەڕێنین تقریبا دەچینە قۆناغی نەک هەر پێکەوە ژیانی ئاینی دەچینە قۆناغی ئەوەی کە هەمومان وەکو یەک ئاین یەک جەستە یەکین دەربکەوین هەنی کەس ئەوە نەناسێتەوە کە تۆچی ئاینێکی من چی ئاینێکم بۆیە دەبێ من بخێ ببینەوە قۆناغا و ڕێگری بکەین لە هەموو ئەو ڕەوتانشی کە دەهێنەوێ ئێمە لەسەر ئەم سکەیە لابن دەستخۆش بێ کاک ڕێبین ناوەڕاستی هەفتەی ڕابردوو ئێمە بینیمان کە یەکێتی زانانی ئاینی کوردستان کۆنگری خۆی گریا وە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستانش لەوێ ئامادە بوو یعنی یەکێک لەو قسانەی کە سەرۆکی حکوومەت کردی و لە میدیاکانیش زۆر دەنگدانەوەی هەبوو لەوە بوو کە داوای لە پیاوانی ئاینی کرد هەوڵ بن ئاین و خۆی جێبەجێ بکەن و کارێک بکەن کە کۆمەڵگەی کوردستان ئەم سەقامگیری ئەم ئارامی ئەم ئاسایشی کە هەیەی بەردەوام بێت و قسێکی لەسەر ئیرهابی فکریش کرد لەوەی کە ئیرهابێکی فکری هەیە ئەوێت کۆمەڵگەی کوردستان بشێوێنێ جا لە ڕێگەی سیاسەتەوە بێت لە ڕێگەی ئاینەوە بێت لە ڕێگەی بزنس و بواری ئابووری بێت لە هەر ڕێگە و کەناڵێکەوە لە هەر شوێنێکە کە حتا لە خەرقێکی ئەمنیەوە بێت هەوڵێکی گەورە هەیە بۆی کە کۆمەڵگەی کوردستان بشێوێنرێ یعنی حکوومەت هەرێمی کوردستان تەسەورەکەم کە سەرۆکی حکوومەت لە کۆنگرەکە ئامادە بوو و گرنگیی زۆری یابوو بە کۆنگرەکە و فۆکسێکی زۆر شێ بوو لەسەری ینی حکوومەت هەرێمی کوردستان هەوڵێکی جدی هەیە بۆی کە ئاین نەبێت بە کەلێنێک نەبێت بە دەواازێک بۆی کە ئەو سەقامگیریە ئەو ئاشتی کۆمەڵایەتی کە لە کوردستان هەیە تێک بچێت ینی خوێنەوە بۆ چییە کە حکوومەت هەرێمی کوردستان لە جیاتیەوەی کە دەزۆربان لە کاروباری ئاینی پاڵپشتە لەوەی کە ئاین بتوانێت ڕۆڵی خۆی بژێڕێ و تکاکارە بۆی کە ئاین نەبێت بەمایەوەی کە پشێوێکی سیاسی دروستکە و کۆی کە لە عێراقێ و کۆی کە لە ئێران هەیە و کۆی کە لە سووریایە و کۆی کە زنجیرەیەک دەوڵات لەم ناوچەیە گیرۆدەی پرسی تونند و تیژری و تیرۆر و کێشەی مەسەبی و ئاینی ڕاست دەزانی کاک سەربەستەوەی کە من بۆکەڵێ لەو مەدینەی جەنابەت تێگەشتم سێشتی سەرەکی تێدا بوو کە
یەکێتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان ڕۆڵیان و ڕۆڵی مزگەوت و مامۆستای ئاینی و کارکردن لەسەر ئەو ڕۆتە ئیرهابە فکریە دینیە و فکرە سیاسیش کە هەیە. جارێ بێکێتی زانانی ئاینی ئیسلامی جەنابە دەزانی ڕێکخراوێکی گەورە و گرنگن وەک باسم کرد لە کۆمەڵگای ئێمە کە کۆمەڵگایەکی کورد بەو ئامارە نافەرمیانی کە هەن تقریبان لە ١٩٠ و ئەوەندەی موسڵمانەوە لە ئەکسەرەتی ئەوە جەنابە دەزانی کە موسڵمانی سوننە مەذهەبە بۆیە وابەستەیەکی تەواوی لەگەڵ کۆمەڵگای ئێمە وابەستەیەکی تەواوی لەگەڵ زانای ئاینی و لەگەڵ مزگەوت و مامۆستای ئاینی و تاری جمعە و بە پێشەوازانینی مامۆستایانی ئاینی لە کۆمەڵگەی ئێمە هەیە. بۆیە بارزانی نەمرد لە ساڵی 1970 کە ئەم یەکێتیە دروست دەکا و خۆشی وەک بکەڵێ کابرایە کە شارەزایی بۆعدێکی دینی هەبووە زانیوێتی کاریگەری ئەم ڕێکخراوە چەند بووە. جا ئەگەر ئەم کاریگەرە لە شاخ لە 1970 ئەوەندە بوو بێ حتمما لە حکمڕانیکردنە بە تاکید گەورەتر و فراوانە. بۆیە ئەیکێتی زانانی ئاینی ئیسلامی کوردستان ڕۆڵێکی گرنگ و فعالیان هەبووە و ڕۆڵێکی چاکیان لە سەر تەغزیەکردنی ئاینە ڕاستەقینەکەی کۆمەڵگاوە ئاین تێگەیاندنی دینی بە شکڵە نۆرماڵەکەی بۆ کۆمەڵگا هەبووە. بۆ ئێمە زۆر گرنگە کە حکومەت هێرێمی کوردستان من پێم وایە هەندێک ورتر و هەندێک بەدیقەتر و چڕتریش ئیش لەسەر مزگەوت و مینبەر و مامۆستای ئاینی بکاوە ناکرێ مامۆستای ئاینی هەموو مامۆستایەکی ئاینی مفتی بێ و کوردەکەی نابێ کە مزگەوت بکرێ بە شوێنی فتوادان مزگەوت دەبێت شوێنی ڕێنوێنیکردنی کۆمەڵگا و مسلمانان. بەڵێ اینجا بەداخەوە لێرە و لەوێ هەندێک دیاردە دەبینینەوەکەوەی کە ئەو یەک دوودانەی لە هەولێر دیمە و مەلای ئاینیمان بیناکە مەلای مینبەری مزگەوت بوو چوێ ناو داعش بۆیە تۆ ناکرێت تەنها لە جبهە دانیشتبی دژی ئیرهاب دەبێت لەناو خۆش بزانی ئەو شوێنانەی کوێن کە ئیرهاب لێەوە دزە دەکاتە ناو کۆمەڵگای ئێمە تونند و تویژی و توندڕەوی و بەریەکەوتنی مەذهبی لەکوێ دزە دەکات دەبێت ڕێگەی لێ بگری کە یەکێک لەو شوێنانە من بە شانازیوە بە سوپاسیشەوە دەڵێم کە مامۆستایانی ئەکسەریەتی مامۆستایانی ئاینی ئێمە و مینبەر و مزگەوتی ئێمە ڕۆڵێکی گەورە و پێشەنگیان لە بەخشینی ئاسیودەی ڕۆح بە کۆمەڵگا و لە ئاراستەکردنی نەرمونیانی لە کۆمەڵگا و لە چارەسەرکردنی هەتا هەندێک پرسیش پشتی کۆمەڵایەتی لە نێو کۆمەڵگا هەیە. بەڵام لێت ناشارمەوە دەبێ حکومەت ورتر چاودێری مزگەوت و مینبەر بکا و خەڵکیش لەوە تێ بگا مینبەر و مزگەوت شوێنی وەکەڵێ بە خۆداچوونەوە و دەرجۆرکردن و پەندوەرگرتن و ئاراستەکردنێکی دینیانەیە نەک شوێنی فتوادان و یەکلاییکردنەوە و بە کوفر و بە ناکوفری ئەم و ئەوزانی. وابەستی ئەمە تقریبا ئەم مەسەلەی ئیرهابە کە ئەم تەوژمی ئیرهابی فکری کە هەیە حتمما بەشێکی گەورەی بەری مەسەلەی ئەو ئیرهابی فکرێ دەکەوێت کە ئیسلامی سیاسی ئاراستی دەکات کە ئەویش ڕەتکردنەوەی هەموو دەرەوەیەکی خۆیەتی یعنی هیچی دەرەوەی خۆی پێقبول نییە و پێی وایە دەبێ کۆمەڵگای ئێمە وەکو 1400 و ئەوەندە ساڵ لەمەوە بەربەچی کە خۆی قبولی نییە جلی 100 ساڵ و جلوبەرگی سەق و جلوبەرگ و خۆراکی 100 ساڵی لەمەوە بەری باو باپیرانی خۆی بژی. اینجا ئینسان چۆن دەتوانێت بە فکری 1400 تا نەمەوە بەربچی. طبعا من لەگەڵ سەوابەتی دینیم و من دەزانی مەسەلەی سەوابەتی دینی جێگەی نیقاش و گفتوگۆ نییە و جێگەی دەستکاریکردنیش نییە بەڵام شوێن و کات زۆر گرنگن لە مەسلەی خوێندنەوە دینیەکان بۆ ئاراستەکردنی کۆمەڵگا. من ئێستا بەڕاستی خەڵکی شارەزا و لێهاتووی باشمان هەیە کە خەریکی تێگەیاندنی کۆمەلگان لە مەسەلە دینیەکان زیاتر و ڕوونکردنەوەی زیاتر و گرنگی کات و شوێنیش لەسەر مەسلەی خوێندنەوە یا تەفسیرکردنی ئاەتێک یا حەدیثێک لە حەدیثەکانی پێغەمبەری ئیسلام عەلەیهی السەلام. بۆیە من قەناعەتم وایە کە ئەم حاڵەتی مینبەر و مزگەوتە حکومەت هێرەم دەبێت فلتەراتی خۆی زیاتر بکە و چاودێری خۆی زیاتر بکە. لەگەڵەوەشە من قەناعەتم وایە کە دەڵێ مینبەر مەقسەدم کڵێسایە مەقسەدم معبەدە مەبەستم ئاتەشگایەکی زەردەشتیەکانە کە هەموو ئەمانە دەبێت بۆ نەرمونیانی بۆ قەڵکردنەوەی جیاوازەکانمان بەرن نەک بۆ تۆقکردنەوە. و من قەناعەتم وایە خودی کۆمەلگاش بە گشتی ئەو فۆرمە گشتی کە لە ناو کۆمەلگا بۆ تێگەشتنی گشتی بۆ دین ئەو فۆرمە ئەسفنجەیە ئەو فۆرمە نەرمەیە کە کاردانەوەی ڕەقی نییە. ینی کۆمەلگا بە تەبیعەت ینی سەری ئەو بزوتنەوە توندڕەویانە بکە کە لە دوای ساڵی 90ەکان
هەتا بەداخەوە لە شەڕی ناوخۆوانیان دروست کرد خەڵکێکی زۆر لەو بەینا بوون بە قوربانی کۆمەلگا تەقبولی نەکردن ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان بەگشت ئەو فکرێدا چوویەوە بەڵام ئەگەر کۆمەلگا بۆ بینە بەرچاوی خۆت ئەگەر کۆمەلگا تەقبولی بکردایە مەسەلەن حاڵەتی کردنەکەی بەم شێوە نەبوو بۆیە ئۆتۆماتیکیان کە کۆمەلگا وەری ناگرێت ئەو دەکا کێشە دروست دەکەن پشێوی دروست دەکەن وەکوی جنابەت فەرمووت لە چەند ڕۆژی ڕابردوو مەسەلەن دەبینی لە دیاردەیەکی ناشرین و ئەوە پەلاماری پارێزگایەکی جوانی وەکو هەولێر دەدرێت بۆ هەموو خزمەتگوزاریەوە کە پێشکەشی شارەکەی خۆی دەکات ئەمانە تقریبا دانەوێت کۆمەلگاکەش و حکوومەتەکەش سەرقاڵکەن بەشتی لاوەکیەوە لەسەر هێڵە ئەساسیەکانی خۆمان نامادن کە من پێم وایە هەم ئەقڵی حکومڕانیکردنی هەرێمی کوردستان و سەرۆک وەزیران و هەم تێگەشتنی کۆمەلگاش لەوە گەورەتر و فراوانتر بۆ ئێمە بچین لەژێر تاسیراتی مناڵی نەعەل لە پێکە ئاراستە کراون بۆی کە دۆخی ئارامی ئەم وڵاتی ئێمە تێک بدەن. کاگرێ من دەستخۆش بێ گفتوگۆیەکی چڕوپڕ بوو هەڵبەت پرسی ئاسایش و سقامگیری کوردستانە هێنێ زۆر زیاتریش لەسەر قسە بکەین سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان لە بەرنامەی ڕاوا و ڕابەکردنی پرسێک کە هەم چارەنووسسازە و هەم بەڕاستی کێشەی ناوچەکەی کێشەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و سپاس بۆ جەنابتان. سپاس بۆیەوە. ئازان تا بەرنامەیەکی تر تا ڕابەکردنی پرسێکی تری گرنگ و هەستیار بەخۆتان ئەسپێرین و خۆتان لەگەڵ